بۆ ماوەی چەند هەفتەیەکە بۆشایی یاسایی و کارگەڕی لە پارێزگای هەڵەبجە دروست بووە. لە 26 یەکی مانگی ڕابردووەوە پارێزگار و جێگرەکەی خاننشین بوون و تا ئێستا شوێنەکانیان بەتاڵە. هاوڵاتیانی هەڵەبجەش دەڵێن لە ئاستی باڵا وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران بێخەمن لە چارەسەرکردنی کێشەکە، چونکە هەڵەبجێ و لەو بوارەشدا بێکەس و بێنازە. و ئەو بابەتی ئیداری و ئەو شتانەژە ترکیە پارێزگارە کێ جێگرە کێ قایم قام تازەدایێنن هەمویان مەوزوعی بە حیزبیە کە بە حیزبایەتی ژاتە پێشەوە زۆر جار کەسە باشە زۆر باشەکان ونە بن و تەسیە حیزبایەتی ئەوانە شمولیان ناکات و تا دوجار هەر شتێکی خراپ سەربیا دروست بێت لە مەوزوعی ئیداری و کارگێڕی و اقتصادیەوانە شتێکی نۆرماڵە واقع ئەیبینین و لە شیانەوە لێ دیارە و بەوازعیەکە خراپتریش بێ چاوەڕێکری لیان. هەڵەبجە وا ناڵم هیچی بۆ نەکراوە، بەڵام هیوادارم ئەوەی ڕۆی لە ئەمڕۆوە کە ئەو فراغە دروست بووە کە پارێزگانی لە ئەمڕۆوە چاوێک بە هەڵەبجە بخشێنێتەوە با بەس بێت. وەڵڵی هەڵەبجە خەڵکی دڵسۆزی تایە، وەڵڵی هەڵەبجە خەڵکێکی تایە وەکو بڵێ قەرز نایگرێ بە فڵان لایەن و بە فڵان لایەن. هەڵەبجە کەسێک بێت نییە هەڵەبجەیی خزمەت بکات. فەرمانبەرانی دیوانی پارێزگا نیگەران و 70 ڕۆژە موچەیان پێنەدراوە. پارێزگار نییە تاواژۆ لەسەر چەکی وەرگرتنی موچەکانیان بکات. هەر بۆیە بڕیاریان داوە بایکۆتی دیوانی پارێزگا بکەن و چیتر تا چارەسەرکردنی کێشەکە و دانانی کەسێک بە پارێزگار دەست بەدەوام نەکەنەوە. فراغێکی ئیداریە بەداخەوە بۆیە وەزارەتی ناو ینی بەداخەوە ئەو هەموو نازانم ئەو بەڕێبەرایەتی یاسایانی کە لە ناو وەزارەتایە لە ئەنجومەنی وەزیرانایە ئەو هەموو ڕاوێژکارە یاساییوانە ینی بەڕاستی لەوەیان نەکۆڵی بێتەوە کە پارێزگایەکە کەوێتە فەراغی ئیداری و لە ماوەی 2 مانگە ینی بەڕاستی ئەمە کارەسات. نەبوونی پارێزگار و جێگرەکەی بۆشایی یاسایی و کارگێڕی و ئیداری دروست کردووە. پشکی پارێزگاری هەڵەبجە هی یەکێتی نیشتیمانیە و جێگرەکەشی بزوتنەوەی گۆڕان. تا ئێستا چەند کەسایەتێک بۆ پۆستی پارێزگار ناودەهێنرێن، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە دیار نییە کە لەسەر کورسی پارێزگار کێ دادەنیشێت و جێگری پارێزگاریش دیار نییە کێ دەبێت. بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان دەڵێن ئیتر عیبەیە بەرژەوەندی و خزمەتکردنی هەڵەبجە بەسرێتەوە بە کەسایەتی حیزبی و شارەکە پێویستی بە خزمەتە نەک ململانێ و پشت گوێخستن و سڕکردن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.